لە قسەیەکتری ئەفەرمێت چەندێک گوناهەکان لە لای تۆ بچووک بوون ئەوەندە لای خوا گەورن، هەر گوناهە تۆ زۆر بە بێڕێز سێرێکە وتە بچووکە هیچ نییە، لای خوا ئەو گوناهە زۆر گەورەیە لەسەر تۆ. بۆیە عولەمای ئەهلی تەسەووف فەرمویانە گوناه گەورە و بچووکەکەی بە چیە ئەناسی؟ طبعاً اختلافی تایە، هەندێک ئەفەرمون هەر حەدیثێ لعنەتی تیا بێ ئەو گوناهی کەبیرەیە، پێغەمبەریان صلی الله علیه وسلم لعنەتی کردبێت لە هەر گوناهێک ئەو گوناهی کەبیرەیە. هەندێک فەرمویانە ڕیوایەتی زۆری لەسەر هاتبێ، هەندێک وتیانە عقوبەی دنیاوی و ئوخڕەوی لەسەر بێ. والحاڵ تعریف زۆرە بۆ گوناهی کەبیرە و سەغیرە چۆن جیایکەنەوە. ئەهلی تەسەووف چۆن جیایکەنەوە؟ ئەڵێن گوناه سەغیرە و کەبیرەی نییە، دڵی تۆ سەغیرە و کەبیرەیەتی. ئەگەر گوناهێک گەورە بێ لە دڵی تۆیە، زۆر خەمت بوو، زۆر غەمبار بووی، زۆر ئەترسای لە گوناهەکە، لای خوا بچووکە بێتەوە، گوناهی سەغیرەیە. گوناهە مەهما کان سەغیرە بێ، نەزەرێکی حرامی بچووک، تۆ لە لای تۆ زۆر ئاسان تێپەڕی، لای خوا زۆر گەورەیە بەسەرتەوە. بۆیە فەرمویانە لا صغيرة مع الاستغفار، لا كبيرة مع الاستغفار، ولا صغيرة مع الإصرار. گوناهی کەبیر ئەگەر ئیستیغفارە کرد و هەستی کرد بە گوناه و تاوان لەسرت نامێنێتەوە، خوا لێت خۆشە بێت. بەڵام گوناهی سەغیرە ئەگەر لە دڵتا ئیسرارت کرد، ئیسرار جاران ئەمانوو بە معنای بەردەوامیە، خوتەبە ئەوانە وایان لێکەوە بەس غەڵەتە، ئیسرار بەردەوامی نییە. ئیسرار ئەوەیە دڵت مصرە لەسەر ئەوەی کە ئەو گوناهە سەغیرەی هەر بکات، یعنی بەلاتەوە گوناهێکی هیچە بچووکە، ئەو بەلای خۆ زۆر گەورەیە، لا سەغیرەتە، بە بچووکی نامێنێتەوە، بێتە گەورە. بۆیە ڕەحمەتی خوا لە فوضەیل بێ ئەفەرمێ بقدر ما يصغر الذنوب عندك يعظم عند الله. چەندێک گوناه لە لای تۆ بە بچووکی سیر کرد، لە لای خوا ئەوەندە گەورەیە، لەسەرت ئەبێتە ماڵ.